بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم لە گفتوگۆ دەگەمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. دوای 3 دەیە لە ڕاپەڕین، ئێستاش دەبێت لە دەستگاکانی ڕاگەیاندن و گفتوگۆی نێوان هاوڵاتیان بپرسین ئاخۆ ئامانجەکانی ڕاپەڕین چی بوون؟ ئەو ئامانجانەی ڕاپەڕینی لە پێناو ئەنجام درا هاتنەدی؟ ئەگەر نەهاتنەدی بۆچی؟ چی هۆکارە کە تاوەکو ئێستا خەڵکی هەرێمی کوردستان باسی ڕاپەڕین دەکا، بەڵام ڕەنگە لە نێوکەوانەیەک خۆزگە بخوازێ بە پێش ڕاپەڕین. هەتا ئێستاش ئێمە لەسەر ئەندازیاری ڕاپەڕین و عەرابی ڕاپەڕین و سەرکردەی ڕاپەڕین یەکلایی نەبوونێتەوە. بەڵام ئایا گرنگە چی ڕاپەڕینی کرد یاخود گرنگتر لەوە ئامانجەکانی ڕاپەڕین لە ئێستادا هاتوونەتی یاخوددا؟ لە گفتوگۆی ئەم بەرنامەیە لەگەڵ زۆر بەڕێزان دکتۆر عەبدولواحید ئیدریس، مامۆستای زانکۆ، مامۆستا موحسین دەشتی، چاودێری سیاسی، خۆشحاڵم کە لە گفتوگۆ لەگەڵ من. کاک دکتۆر، بە لەو پرسیارە دەست پێ بکەم کە ڕەنگە پرسیارێکی سادە بێ، بەڵام وەڵامەکەی و ناوەخنەکەی زیاد لە پێویست قسە هەڵبگرێ. ئەویش ڕاپەڕین بۆچی کرا؟ سەرەتا سەری ڕێز دادەنوێنم بۆ ئەو خوێنانەی بۆ ڕاپەڕین ڕشتمان، بۆ ئەو قوربانیانەی، بۆ ئەو تێکۆشەر و پێشمەرگە و جەماوەرە تێکۆشەرەی لە ڕۆژانی ڕاپەڕین خوێنی خۆیان ڕشت بۆ ئەوەی بەم ئازادیە بگەین. من وەک بەشدار بۆچی ڕاپەڕین لەسەر سنوورەوە تا هەولێر و کەرکووک ڕاپەڕینم ئێستا لە بەرچاوە، چۆن ڕوویدا، چۆن کرا، چێ بوون ئەوانەی پێشەنگ بوون، چێ بوون ئەوانەی تەوقەکەیان شکاند، ئەوانەم هەموو لە بەرچاوە. بەڵام بەداخەوە بەر لەوەی بێمە وەڵامی پرسیارەکەی تو بدەمەوە، بەشێک لەوانەی لە کوردستان دەژین، چ عزب بن، چ خەڵک بن کە ڕۆڵیان نەبووە لە ڕاپەڕین، مێژوویەکیان نییە دایانەوێت ئەو مێژووە چاواشەکەن، ئەو مێژووە بەنەوعی تر بە خەڵکی کوردستان بگێنن، لەبەر ئەوەی مێژووەکە بوو بە 30 ساڵ. نەوەیەک ئێستا لە پێناوی چی؟ لە پێناوی ئەوەی مێژووی وڵاتەکەمان، مێژووی نیشتیمانەکەمان بشێوێنن، ڕۆڵی ئەو کەسانە پەراوێز بخەن کە توانیان پێشەنجە ڕاپەڕین بن، توانیان بتوانن ئەو ڕاپەڕینە بەسەرکەوتن بگەێنن. بەڵام بە بەرجێک بە دەمام چێکتر ئەوانە دێن دایانەوێت گوایە نوێنەری خەڵکە، نوێنەری میلەتن، دایانێ ڕۆڵی هەندێک عزب بسڕنەوە کە بەڕاستی پێشەنگ بوون لە ڕاپەڕین. هەرچەندە پرسیارەکەی تو ئەوە نییە، بەڵام دەمێ پێش ئەوەی بێمەوە وەڵامی پرسیارەکەت. ڕاپەڕین بۆچی من خۆم چەندان ساڵ پێش ئێستا، لەوانێ 10 ساڵ پێش ئێستا وتارم نووسیوە ڕاپەڕین بۆچی. باشە. ڕاپەڕین بۆ ئەوە بوو خەڵکی کوردستان لەو ستەم و تاوانکاریەی ڕژێمی بەعس دەرحەق بە خەڵکی کوردستان دەکرد دەربازی بێ، بە ئازادی بگە، بە دیموکراسی بکە، بە عەدالەت بکە، کە هەموو ئەو مافانەی لێزەوت کرابوو. ئەو خەڵکەشی کە خۆی بە کوشتندا خوێنی ڕشت هەر بە پێناو ئامانجە بوو. بەڵام بەداخەوە ینی ئەوەی دەیبینین لە واقعەکەدا ئەوە نییە، بەرهەمی ڕاپەڕین ئەوە نییە ئەو خوێنەی بۆ ڕژە. ینی وەکو خۆت لە پرسیارەکە ئاماژەت پێدا، ینی خەڵکی کوردستان کە ئەو ڕاپەڕینەی کرد بە پشتیوانی پێشمەرگە، حتمەنچکو حەز دەکەم ئەوە ڕوون کەمەوە لێرە فرسەتە هەندێک ئەوانەی کە مێژویان نیە دایانێ ڕۆڵی پێشمەرگە بسڕنەوە، دەرێ هەر جەماوەر کردی. بەڵام من وەکو پێشمەرگەیەکی بەشدار بدرێم پێشمەرگە و جەماوەر کردی. پێشمەرگە بە پشتیوانی جەماوەر، چونکە نە پێشمەرگە چەند ڕۆژێک پێش تەوقیتی ئەو ڕاپەڕینە دەیتوانی شتیوا بکە، نە جەماوەر. ئێمە ئی جەماوەریش چەند ڕووداوێک ڕوویدا لەو هەولێرە پێش ڕۆژانی ڕاپەڕین، بەڵام سەرکەوتنی بەدەست نەهێنا لەبەر ئەوەی کاتەکەی مابوو، ئەو تەوقیتەدانرا بوو، یەشتان مابوو. بۆیە پێم وایە غەدر لە پێشمەرگە و جەماوەر نەکەین، لەبەر ئەوەی ئەم سەرکەوتنی ڕاپەڕینە بە هاوکاری هەردوولا بە ئەنجام گەیشت. دواتر پرسیارم دەبێت لەسەر ئەوەی داخۆچی هۆکارە بەوەی کە بەو ئامانجانە نەگەیشتین، یان بەو ڕوحیەتەی کە بەڕێزی دیچێک بوو لەوانێک کە بەشدار بووی لە ڕاپەڕین. دێمەوە خزمەتت. مامۆستا موحسین، دووبارە بەخێر بێ. کە ڕەنگە من هەمان پرسیار بکەمەوە، بە تایبەت لە وەڵامی کاک دکتۆر دەست پێ بکەم بەوەی کە ڕاپەڕین کرا لە پێناو ئازادی، لە پێناو مافی هاوڵاتیان، لە پێناو ژیانێکی خۆشگوزەرانتر. بەڵام دروستە بڵێم شتێکی دیکە دەبینم؟ بەڵێ، بەنای خۆی گەورە و میهرەبان. جارێ پێم خۆشە
قسەکردنمان ئاراستە بێ بۆ نەوەی ئێستامە لە ساڵی 2021 دەژین چەندنەوەیەک هاتەوتە پێش یعنی ڕەنگە پێویستی بەوەی بهێر بزانانی ڕاپەڕین چییە ساڵی 1991 چ بوو چ ڕوویدا بۆچی کرایانی بە پێناسەیەکی کورتانی بڵێن ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 تۆڕەیی و ڕاپەڕینی خەڵکی هەرێمی کوردستان بوو دژ بە ڕژێمی ئەوسای حکوومەتی عێراق پارتی بەعسی عەرەبی سۆشیالیست کە حکومڕانی عێراقی دەکرد خەڵک بە هەموو چین و توێژەکانیەوە بە نەتەوە و ئایدیاکانەوە ڕاپەڕین بەرامبەر بە حکوومەتی ئەوسای عێراق لە ماوەی 2 هەفتەدا هەر لە ڕانیە و تا دەگاتە سلێمانی و تا دەگاتە هەولێر و کەرکووک و مەخمور و دواتریش دهۆک و زاخۆ تێکڕای ئەو ناوچانە دام و دەستگاکانی حکوومەتی ئەوسای عێراق دەستگا داپلۆسێنەر و سەرکردکارەکانی دەستیان بە سەرجاگیرە لەلایەن میلەت و بە هاوکاری هێزی پێشمەرگە باش دیارە کۆمەڵێک ئەو کاتە خەڵک هەموو چوینی توێژەکان بە تایبەتی دایکان و خوشکان ئەمە کاتی دەمبینی زۆر لەسەر شەقامەکان بوون ئومێدی زۆر گەوریان هەڵچنی لەسەر داهاتووی ئەم وڵاتە لەسەر بەدەستهێنانی مافەکانیان لە بەدەستهێنانی ئازادیەکانیان ئاسۆیەکی گەشتر ببینن بۆ گەشە سەندنی ئەو وڵاتی هەرێمی کوردستان پێشکەوتنی زیاتر بەخۆی ببینی هەرێمی کوردستان ئومێدی زۆر گەوریان هەڵچنی لەسەر داهاتووی ئیدارەی خۆجێیی کوردی لەو هەرێمی کوردستانە ئەو ئومێدە لە ئێستادا ئەو ئومێدە دیارە هەرێمی کوردستان بە چەند قۆناغێک تێپەڕی بەداخەوە سەبارەت بە مەسەڵەن ئەو ئومێدانەی کە هەی بوو لە بواری مەسەڵەن ئیدارەدانی خۆجێیی کوردی بتوانێت جێگای ئیدارەی حکوومەتی عێراقی بگرتەوە و ماف و ئازادیەکانیان بەدەست بێنێ بەڵام چی بەسەرهات بەداخەوە لۆی دەمێ ئەوەی باسکەم چونکە دوایە ئەوانە بوونە هۆکاری کۆمەڵە کشتی تر بەدواوە بێ کە هەڵبژاردن کرا بەداخەوە دوو هێزی سیاسی بە یاساغیان کرد لەوەی هێزە سیاسەکانی دیکە بگەنە ناو پەرلەمان بەڵام بەخۆشیان ناتوانانی لە ناو پەرلەماندا بەیەکەوە هەڵکەن یعنی بە هەڵی یەکەمی دەزانی هەڵی یەکەم ئەوە بوو هیچ کامێکیان ناتوانانی ئۆپۆزیسیۆن بوون قوبول بکەن بەهۆی ئەو مێژوە خوێناویە کە لە شاغدا هەیان بوو هەریەکەیان ترسی ئەوەی هەبوو ئەگەیەکەیان ببێتە ئەوەی تریان ببێتە حکوومەت بەکاردەهێنێ لە بۆ سڕینەوەی ئەوەکەی دیکە کە پێی دەگوتری ئۆپۆزیسیۆن لۆیە سیستمی بابڵین 50 بە 50 داهێنرا دوایش ئەوەش هەر نەکرا بۆ شەڕینێ خۆی دوو زۆنی لێکەوتەوە دوو حکوومەتی لێکەوتەوە حتا کابینەی چارەمی 2005 ئەوەی خەیاند بەڵام لێرە دووبارە هەمولاک دەزان دوای کابینێت چوارەمیش سێ وەزارەت هەر یەکیان نەگرتەوە لەو معلوماتی هەموو بینەران و جێگرانی بەڕێست وەزارەتەکانی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە وەزارەتی دارایی یعنی خەڵکیش لە سەریان وەستا باشە ئێوە مێژوەکتان هەیە و لە ناکۆچی ململانەی ناتەندروست خەڵک لە سەریان وەستا ئەو کابینەیەش ئەو سێ وەزارەتی تێکەڵ نەکراوە بەڵام بەداخەوە کە دوای ئەوەی لە کابینەکانی دیکە تێکەڵیش دەکرێتەوە ئێستا کەش لەگەر بچووکترین ڕووداوی وەکو 16 ئۆکتۆبەر و ئەوانە وەکو ڕوون و ئاوی لێکتر زیاد دەبنەوە ئیدارەکانی هەردوو زۆنی سلێمانی و هەولێر بەداخەوە باش کە ئەوە بناغی هەموو کێشەکانە لە هەرێمی کوردستان کاکتۆر جەنابەت پێشمەرگە بووی ڕەنگە ئەو پیرۆزیەکە لە ڕابردوو بە تایبەتی لە ڕاپەڕین لای خەڵک هەبوو بێ بەرامبەر پێشمەرگە ئێستا بەهۆی بارودۆخی سیاسی ئابووری زۆرێژ کە ببینین تۆ باس کرد پێشمەرگە و جەماوەر بەیەکەوە ئاوێتە یەکتر بوون بەڵام ئێستا ئەو حاڵەتە دەبینی کە پێشمەرگە و جەماوەر بەیەکەوون یاخود بەهۆی بارودۆخی سیاسی شتێک دروستکراوە کە کەلێنی زۆر کەوتوتە نێوان پێشمەرگە بە تایبەتی ئەوەی پێشمەرگەی حەقیقیە و نیشتیمانەکەی خۆی خۆش دەوێت لەگەڵ ئەو جەماوەری کە لە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە من هەر لە سەرەتاوە لە دوای ڕاپەڕین لەگەڵ ئەوەدا بووم ناوی پێشمەرگە لەوێ بوەستێ باش ئەو هێزەی لە دوای ڕاپەڕین لە کوردستان دروست بووە ناویشتری بۆ بدۆزنەوە ناوێک بتوانێت تعبیر لەو پارچەیەی کوردستان بکاتن کە دەی پارێزە هەر ناوێک بێ بەڵام ناوی پێشمەرگە لەوێ
بوەستێتن ئەوە وەکو پیرۆزیە وەکو شانازیەک بۆ هەم خەڵکی کوردستان بمینێ چونکە خۆمان دەزانین پێناسەی پێشمەرگەتە پێشمەرگە کەسێکە بێبەرگونان و برسی و لە شاخان گیانی خۆی بەخت دەکاتن بە بێ موچە بەبێ هیچ ئیمتیازێکی هەبێ بەڵام لە دوای ڕاپەڕین ئەو هێزانەی هەمان بە موچەی هەبووە بەلایکەم کەسێک کە ئەگەر نیشتیمانەکەشی پارەسپی مقابلی موچە بووە دواتر ئەنوا خەڵکی کەوتو دێ کەواتە پێشبینیەکەت لە شوێنی خۆی بووە بەڵێ دەمزانی مەسەلنایی ئەو پێشمەرگە ئەوە بە پیرۆزی نامینێت لەبەر ئەوەی دوای ڕاپەڕین کە بەری کوردستانی هەبوو لێبوردنێکی گشتی دەرکرد بۆ هەموو خەڵکانەی لەبەری ڕژێم بوون ئێوە خەڵکانە بە چپاک دەبنەوە ئەوانە هاتنە ناو هێزی پێشمەرگە ناو هێزانەی هەبوون ئەو خەڵکانە ینی چەند ساڵە خزمەتی ڕژێمی بەعسییان کردبوو هەر بە لێبوردنێک پاک دەبنەوە ئایا مەدرسەیەەکە و شوێنێکە بوو بچن ئەوانە پەروەردەکەنەوە دووبارە بە هەستی نیشتیمانی بە گیانی نیشتیمانی باسی خیانەتیان بۆ دەکرێت وەڵامەکەی تو بگۆڕم بۆەوەی کە ئەمەش یەکێکە لەو هەڵانەی کە لە دوای ڕاپەڕین ئەنجام درایە بەڵێ ئەمە یەک لە هەڵانەیە ئەوەی مامۆستاش باسی کرد ئەمش پێم وایە جگە لەو هەڵانەی لە ناوخۆ هەبوو ئێمە دژمنمان کەم نییە باش چواردەورمان دژمنە یەکەم پەرلەمان یەکەم حکوومەت یارێم دروست بوو دژمنەکان زۆر ناڕحەت بن دەوڵەتەکانی دراوسێمان لە ڕێگای هەندێک عزب لە ڕێگای هەندێک ئەشخاص ئاژاویان دروست دەکرد تەقاندنەوەیان دروست دەکرد یعنی وەزعیان دروست کرد ئەوانش تەواوکەر بوون لەگەڵ خەلەلەکانی ناوخۆمان ئەوانە هەموو بوونە هۆکاری ئەوەی خەڵک سوود لەو ڕاپەڕینە نەبینێ ئەو ڕاپەڕینەی کە دڵی پێخۆش بوو وەکو مامۆستاوتی ئەو ژن و کچانەی هەلهەلەیان بۆ لێدەدا ئێستا بە جۆرەشتر بیر دەکەنەوە کوڕەکانیان دانامەزرێ مێردەکانیان بێ ئیشە ژیانیان نییە بۆیە ئەوەی تۆ پرسیت ئەو وەڵامە دەدەنەوە ئەو قسەیە دەکەن کە ئەوە زۆر مای ناخۆشیە مای ئەوەیە تۆ ڕاپەڕینێک بکەی خوێنی هەزاران قوربانی بۆ بدەی بەڵام ئێستا خۆت بڵێ خۆزگەنم کرد بە ئەمە شتێکی ناخۆشە بۆ هەموو خەڵکی کوردستان باش مامۆستا موحسین بێگومان یەکێک لە خاڵە هەرە گرینگەکان کە لە سەرەتای بەرنامەکەش باس بکرد باسی ماف و ئازادیە کە ئەو جیلەی کە لە پێشی ڕاپەڕین بووە لە ژێر دەستی حکوومەتی بەعز بە وەچی ئەوانەی کە لە دەرەوە لە شاخەکان بوونە لە پێنا ئەو ماف و ئازادیە خەباتیان کرد بەڵام ئێستا ڕەنگە قسەی دیکە هەڵبگرێ کە ڕەنگە پرسیاری دیکە لەسەر ماف و ئازادیەکان بکرێ لە هەرێمی کوردستان خەڵک لەسەر ڕادەربڕین دەستگیر بکرێ و خەڵک ڕاپێچی زیندان بکرێ لە ژێر حکوومەتی خۆماڵی کوردی بەڵام لە بەرامبەریشدا حکومەت ڕەنگە وەڵامیشی دیکە هەبی یان ئەوەی کە لە دەسەڵاتە بەوەی کە دەیەوێت سیستەماتیکە بی خۆ هەر قسە گوتن ئازادی ڕادەربڕین نییە بەڵکو دەبێت حکوومەتیش ڕێسا و یاسای تایبەت بەخۆی هەبێت چی تێ لەسەر ئەمە بە شێوەیەکی گشتێک گەرباس لە مافەکان بکەین یعنی هەندێک مافی ئینسانینە بەشێک لە مافەکان مافی نەتەوەیینە مافی ئاینینە یاخود ئازادیەکان ئازادی بیرکردنەوەمان هەیە یاخود لە دوای بیرکردنەوەش دەبی بتوانێت مافی بەشەبی دەری ببڕێ ئازادی ڕادەربڕینمان هەیە ئینجا ئازادی لە کاری سیاسیدا ئازادی لە نیشتە جێبوون یعنی بتوانێت نیشتەجێ هەر شوێنێک بێت کە بیەوێ ئەوانە هەمووی ئەو ماف و ئازادیانە بوون کە پێش ڕاپەڕین بە جۆرێک لە جۆرەکان زەیقەتی بۆ دروست کرابوو تەسک کرابوویەوە خەڵک ئومێدی وابوو لە پاش ڕاپەڕین بتوانێت لە شوێنی ئەوەی لە گۆڤاری ڕەنجینی ئەو کاتی و ڕژنامەی هاوکاری و ڕادیۆی کوردی بەغدا یاخود تەلەڤیزۆنی کەرکووک بە هەموو میلەتیمە یەک تەلەڤیزۆن و یەک ڕادیۆ و یەک ڕۆژنامە و گۆڤار لەوانەدا ڕای خۆی دەربڕێ خۆی ببینتەوە بتوانێ کەناڵی جیاواسە بێ بتوانی ڕای خۆی تێدا دەربڕێ لە شوێنی ئەوەی کە لە ناو دوو پارتی کارتۆنی هەبوو و کاتی دروست کرابوو حکوومەتی عێراقی دروستی کردبوو بۆ کاری سیاسی کوردەکان بە ئازادی خۆی بتوانێت لە چوارچێوەی سیاسی جیاجیا بتوانی کار بکە ئازادی کارکردنی سیاسی ئەو دوت بۆ بکەم بە پرسیار یەک ئازادی سیاسی لە نێو پارتی
کوردی دەی ئەو ئازادی نییە کۆمەڵێک پارتی سیاسیمانێ لە هەرێمی کوردستان دوو جگەلەوەی کە یەک تەلەڤیزیۆن و یەک رادیو و یەک ڕۆژنامە هەبێ دەی ئەو چەندین تەلەڤیزیۆن و ڕۆژنامە و رادیو هەیە کە خەڵک بە ئازانە قسەی تێدا دەکات بەڵێ سەبارەت بە کاری سیاسی بەڵێ قەفزەی باشی هاوێشتی هەنگاوی باش هاوێژراوە لەوەی کە خەڵکی کوردستان بتوانێت لە یعنی بابەتی فرەڕەنجی و فرەیی سیاسیدا بتوانیت مافەکانی خۆی بسەسپێنێ ڕەنگەوە یعنی دەسەڵات ئەگە لە دەتوانای داهەبایە خۆ دەیتوانی ڕێگاش پێنەدا خۆ زۆر زاری وا هەبووە پارتێکی سیاسی هەڵوێستێکی هەبووە حزبی دەسەڵات لەو دوو زۆنەی بارەگاکانی مەسەڵەن سوتاندووە و ویستێتی یاساغی بکە بەڵام ئەوە جیهانی دوای جیهانگیری و حەداسەیە یعنی ڕێگا نادەوا بە ئاسانی مرۆڤەکان ئەو هاالە چەق بەستوو بکرێن ئینجا خۆ لە کوردستان ئێستاش ناوچەمان هەیە یعنی لە مێرگە سۆرێ تا دەگاتە پیران و شێروان مەزن هیچ بارەگایکی سیاسی ڕێگای پێنەدرایان نییە گرد و تەپۆڵکەکان لێگەڕ هەندێک حزبی سیاسی داگیریان کردیە شوێنی خەڵکی ئاسایی تێدا نابتەوە لەسەر ئاستی ناحیە و قەزا هەیە لە خەڵکی یا ساخکرایە ئەو ناوچە جوگرافیای بەرفرانی کە باسم کرد هیچ حزبێکی سیاسی ڕێگای پێنادرێت خەڵکی ئەو ناوچە بەخۆیان بڵێن ئێمە فلانە حیزبین ئەلیفین باین خەڵک ینی چیشی بەوە هەیە ئێمە ئەو حیزبین قەت لۆژیک ڕێمان پێنادە ینی میلەتێک برێن ئەمە لە ئێستا لە باتینەوەکانی داهاتوش بڕیار دەدەین لەسەر یەک فۆرم شکلی سیاسی بەڵێ بڕیاردە لە سەو خەڵکەی یعنی تەنها یەک ڕەنجی سیاسی هەڵبژێرێ مع العلم ئەو ناوچانە یعنی خەڵکێکی زۆر قوربانی دەرین یعنی خەڵکێکی زۆر مستحقن بەوەی کە تەوعیە بکرێن مافی فرەڕەنجی فرەدەنجیان هەبی بەڵێ باش دەگەڕێم وڵات مامۆستا خەڵک ڕاپەڕینی لە پێناو چی کرد بەڵام شتێکمان دیت مەبەستمە بێم لەسەر ئامانجەکانی ڕاپەڕین یعنی قسە بکەم بە تایبەتی لەوەی کە ڕەنگە لە شاخ زۆر پەیمان بە خەڵک درابێ بۆی کە تەنها لێ بگەڕێن ئێمە حکم بکەین اینجا دەزانین حکمی خۆماڵی کوردی چییە بەڵام ئێستا لە کەسێک بپرسی یعنی بڵێ ئەگەر ئەوە حکم بوو حکمی خۆماڵی بوو ڕەنگە ڕاپەڕینمان نەکرد بە یان خۆزگەمان بەوەی نەخواست بە ڕاپەڕین بکرێ یعنی بۆچی وای لێ هات خەڵک بەو هیوا و ئومێد و ئاواتەوە وەک جەنابەت باست کرد ڕاپەڕین ئەنجام بدا پێشمەرگە و جەماوەربەیەکەوە بەڵام ئەم حاڵەتی ئێستا هەرێمی کوردستان ببینین کە ناڕەزیەکی زۆر گەورە دەبینی بەداخەوە ینی خۆزگەوانە بە ئەوە دیارە هەڵگەڕانەوەی لە بیر و باوەڕەکان هەڵگەڕانەوە لەو پەیامانەی لەو وتانەی لە شاخ بە خەڵک دەدرا بەڵام ئەمە لە هەم شوێنێک شوانیە بۆ نمونە ئێمە لە شاخ وتەیەکی هاواڵ ئینەمەر سەرکردەمان جەلالمان هەبوو دەیگوت نان و ئازادی بۆ نووسەران و هونەرمەندان ئێمە نووسەرمان هەبوو لە شاخ چیرۆکی نووسیوە ڕۆمانی نووسیوە یەک دنیا جوێن و پێشمەرگەی ناشیرن کردووە خەڵک هەبوو دەویست بچێت تەقەی لێ بکە بەڵام ئەوە مام جەلال بوو کە سەرکردەیەکی گەورەی کوردستانە و سکرتێری یەکێتی نیشتیمانی بوو وتی ئەو بە قەڵەم ڕەخنەی گرتووە قسەی کردو ئێوەش قەڵەمتان هەیە بڕۆن جوابی دەنەوە بەڵام هاتینە شاریش حەزەکەم باشە ئەوەش بۆ باسکەم یەکەم ئەوە سەکۆی ئازاد لە سلێمانی بەڕێز مام جەلال دروستی کرد وتی هەموو هەفتەیەک ئەم سەکۆیە بۆ ئەو خەڵکانەیە قسەیان هەیە شوێنی تر نییە قسەی تیا بکەن مینبەریشتر نییە بێن لێرگوانە با لە منەوە دەست پێ بکەن پێم لەوەی ئازادی زیاتر چی باشە با من وێنە گەورەکە پیشان بدەم ڕەنگە ئەوە لە لایەک لە دەبەرێک لە سەردەمێک وابووبی سەرکردەیەک باوەڕی بەو شێوازە ئازادی ڕادەربڕی نابی بەڵام لە حاڵەتی ئێستا من هەموو هەرێمی کوردستان ببینم راپۆرتە نێودەوڵەتەکان لەسەر ئازادی ڕۆژنامەگەری لەسەر ئازادی مافی تاکە کەس ببینم یعنی شتێکمان پێ ناڵێن شتێکمان پێ دەڵێن بەس ئەوەش هەر ڕەب نییە بە هەموو هەرێمی کوردستان بە هەموو حزبەکان ناکرێ ئەمە زەربێک بەسەر هەم حزبەکان دابێنێت لەوانەیە ئەوە سیاست و بەرنامەی حزبێک بێتن کە بەداخەوە نەدەباوا بێت لەبەر ئەوەی خەڵکی کوردستان ستەم و چەوسانەوە و ژێردەستی ئەوەندە دیوە ئەمە فرسەتێکی زۆر گەورە بوو بۆ خەڵکی کورد هاتۆتە دی ئەویش هەروە وەکو بڵێ یان سیبی بۆ دەرنەچوە ئەمە بەرهەمی هەزار شەهید و قوربانی و ئەنفال و چیمیابارانە ینی دەبا هەر هەمومان بتوانین
ئەم ڕۆژگارە وا بە جوانی بێڵینەوە نێڵی ناشیرن بی لە لای کەس بە چاوی تر هەتا ناعەزەکانیشمان مەجای ئەویان نەبی تیر توانزمان تێبگرن بەڵام بەداخەوە ئەوە سیاسەتی هەندێک عزبەکە وای کردووە خەڵکی کوردستان لەو مێژوە پەشیمان بیتن لەو ڕۆژە پەشیمان بیتن کە ئەوەش مای خەفەتە باش ئەوەی ئێستا خەڵکی تێدا دەژی لەو پێناوەدا ڕاپەڕینی بۆ ئەنجامدرا یاخود پەیامێکی گەورەتری هەبوو ئازادی میلەتێک بوو ئازادی بوو لە پێناو هەموو ئەو بابەتانەی کە ئازادی لە خۆ دەگرێت بەڵێ ئەوەی ئێستا ئێمە تێدا دەژین یعنی پرسیارەکە زۆر هەڵکێشە یعنی زۆر بوار دەگرتەوە لە بواری با بڵێن زانستی زانکۆکانمان لە چه حاڵێکدای ئێستا لە بواری میدیا لە چه حاڵێکداینە لە بواری ئازادی ڕۆژنامەگەری کە باست کرد پرسیارەکەیت کەشت وەڵامانەدا لە چی داینە لە کار و کەسابەت ئێستا کە چی دەگوزارێ ئێمە ئەو کاتە تەنها زانکۆی سەلاحەدینمان هەبوو ڕاستە و میلەتیمە بە ئومێدیەوەی بوو یعنی بەبتەخاوەنی کۆمەڵێک زانکۆ کە شان بەشانی زانکۆ بە ناوبانگەکانی جیهان یعنی ڕانکەکانیان بەرز بێ خۆشبەختانە کۆمەڵێک زانکۆکرانەوە و هەروەها میدیاش بەرفراوان کرا بە سەدان ڕادیۆمان هەیە بە دەیان کەناڵی ئاسمانی بە سەدان تەلەڤیزیۆنمان هەیە بەڵام ڕۆژنامە نووسەکانمان حاڵیان چۆنە و دەبینین مەسەرەن لە کاوە گەرمیانی چی بەسەردێ بەکو ڕۆژنامە سەردەشت عوسمان وەکو ڕۆژنامە نووسەک چی لێ دەکرێت هەرچەندە بخۆم لە دوو کەوانە لەگەڵ هیچ تەشیرێک نیمە بە کەسێک و بە خێزانێک لە ئاستێکی ئەدەبی نزمدا بنووسێ بەڵام سەرنجامی ئەوانە چیان بەسەردێ زانکۆکانمان بەداخەوە لە سەرەتا بەو دوای کابینەی هەفتەم هەندێک مەسەلەی توانەسازی ئەوانە بەرنامەی باش هاتنە پێش بەڵام پێشوەختە هەر کاری زۆر خراپ دەکران یعنی تەسەور کە مامۆستای بەڕێز لە خەڵک بە پارچەوەرەقەیەکی مەقڕەکان وەردەگیرا لە خوێندنی باڵا یعنی هەتا کابینەی هەفتەم ئەوانە دوای مەشروعی توانەسازی ئەوانە پێش زۆر ڕێگریان کرد ئەوە حاڵی سلکی ئەکادیمیان بازارێک لە بابەتی زانستی لەگەڵ ئەوەی ئەو تێبینیانت هەیە بەڵام ئەوە پێشکەوتنیشی باش نییە کە لە دوای ڕاپەڕین هەیە کۆمەڵێک زانک و خەڵک ڕەنگە بخوێنێت لەگەڵ تێبینی ئەوەی کە بێئومێدیەک ڕووی لە خەڵک لە بابەتی خوێندن و دامەزراندن و ینی پراکتیکیکردنی ئەو پرۆسەیە یان ئەو خوێندەی کە خوێندوێتی ئەو بڕوانامەی کە هەیەی کاک محەممەد ئەمە خۆ نامانوێ زەڕبێکی بەسەر هەموو پرۆسەکە دابێنین دەمانوێ ئەوانەی بە باشەکان بڵین باشۆکو مەبدەی خۆمان بە خراپەکانش برێن خراپ دەڕێن ئەوانە باش بوون هەبوون بەڵام تێبینی زۆریان لەسرە یعنی زانکۆکان لە حسابی کوالیتی بوو یعنی بەشێکیان ئێستا بوونە کارخانەی دروستکردنی بڕوانامە یعنی بوونە کارخانە و دەوڵەمەندکردنی کۆمەڵک بەرپرس لە شارەکانی هەولێر و سلێمانی کە زانکۆکان دەکەنەوە بە ئاراستەی خۆیدا ناڕوە ئێستا کە باسی بۆلۆنیا پرۆسس دەکرێت لە وەزارەتی خوێندنی باڵا بەڵام ئەوەی کە ڕێگری سەرچیە کوردستان بکەوتە خوێندنی باڵا بکەوتە سەر بۆڵۆنیا پرۆسسی وڵاتانی ئەوروپای مەسلەی دەستێوەردانی حزبی و ئەوانەیە کە بنیشینایە و کۆتایی پێنایە هەتا وەکو مەسلەی دوو زۆنیەکە و بەردەوام بێ بۆ شێوەیە باش دێمە سەر ئەوەی چێ هۆکار و بەڕاستی بۆ ئەوەی ئێمە ئێستا بە جۆرێک لە ناومێدی بڕوانی لە ڕاپەڕین لە زیاتی ئەوەی خاڵە جوانەکانی ڕاپەڕین ڕێز بکەین دەستکەوتەکان ڕێز بکەین کە هەرچەندە لەگەڵ ئەوەی باسی دەستکەوتەکان بکرێ بەڵام دەبینین ئەوەندە ناعەدالەتی نادادی لە کۆمەلگا هەیە ناچاری بکەوێت سەر ئەو حاڵەتەی کە تەنها بڵی چیلی بەرپرسیارە چێلی بەرپرسیارە پێم وایە هەموو حزبانەی لە کوردستان هەن لێ بەرپرسیارن چ لەوانەی دەسەڵاتن چ ئەوانەی بە بەرجێک خۆیان بە معارزە لە قەڵەمداوە باش ئەوەی دەسەڵات پێشمە لەبەرچی لەبەرەوە حزبانە خۆی لە پەیڕەوی هەموو حزبێکدا دەڵێ ئەدەم حزبە ئامرازێکە بۆ بە ئامانجگەیشتن کۆمەڵی خاڵی ڕیز کردووە بەڵام لە ڕاستیدا حزبەکان خۆیان بوونەتە ئامانجە ئامراز نینە خۆیان ئامانجە خۆی سەرکەوێ خۆی خەڵکەکەی خۆی دەورا پشتەکەی خۆی میلەتەکە چی بەسەردێ با بەسەری بێ بەڵام حزبەکە
سەرکەوتوبی حزبەکە بژی بە پێچەوانەی پێڕەوەکەی خۆی کە دەڵێ حزب ئامرازە ئەگە و حزبە بتوێتەوەش بەڵام میلەتەکە بە ئامانج بگاتن ئاساییە بەڵام لە ڕاستیدا واقعداوا نیە پێم وایە ئەوەی دیتمە چ لەوانەی لە دەسەڵاتن چ لەوانەی لە معارەزەنە هەر بەو شێوەی بیریان کردوێتەوە بەو شێوەی هەڵسوکەوتیان کردووە ئەمەش کۆمەڵێک دەرئەنجامەکەیتی کە دەبینن خەڵک یعنی ئینتیمای نەماوە ئینتیمای بۆ نیشتیمانەکەی خۆی نەماوە کە ئەوە کارەساتێکی گەورەیە بە تایبەتی بۆ ئەوەوەی ئێستا ینی کە ئەو هۆکارانەی هەن وای لێ کردو تەمان هۆکارەکان زۆرن وای لێ کردووە کە خەڵک کە دەیەوێ بژیتن ژیان ئەوجە بە هەموو شێوەیەک ینی کە ژیانەکەت نەبێتن خەڵک ینی حتمما ئینتیمای نامینێ هیوای نامینێ هیوا کوشتن زۆر خەتەرن مرۆڤ ئەگەر هیوای نەبوو ینی نازانم زەحمەتە بژێ بامل لەسەر هەردوو حاڵەتی هەموو حیزبەکان دوو پرسیار لە زەنام بکەم یەکەمیان ئەوەی کە حیزبی دەسەڵات لی بەرپرسیارە ڕەنگە حیزبی دەسەڵات باز لێو بکە هەر ئەوەندەم پێ دەکرێت کە کردومە ئەوەی کە لە ئۆپۆزیسیۆنە بڵێ خۆ من لە دەسەڵات نەبووم تا بتوانم خزمەتی ئەو خەڵکە بکەم ئەمە چۆن وڵ ئەوە لەوانەیە خۆیان زیاتر ڕوونکردنەوەی تریان لابیتن ئەوە خۆ دەرباسکردنە پێم وایە ئەوە وەڵامدانەوەیەکی ڕازگۆیانە نییە چ ئەوەی دەسەڵات چ ئەوەی معارزە چونکو ئەوەی دەسەڵات زیاتر بۆ تاکتیکیشی کردووە هیچ استراتیجێکمان نەبووە ئێمە ئەگەر چکو استراتیجمان هەبە لەم چەند ساڵە تووشی ئەم شکستەی بێموچەیی و بێ ژیانی نەدەبووین ئەگە استراتیجێکمان هەبە جیرفانی بانقەکانمان پڕ بە نەمانتوانی وا لە خەڵکی خۆمان بکەین معارزەکانیش ئەگەر ڕازگۆبان لەگەر خەڵکەکە ئەمە حزبەکانمان زۆر دیوە کە معارزەیە لەسەر شەقام دەکوژی و ناشێرێتەوە هەر هەندە پێی بگاتە دەسەڵات کە بۆ دەسەڵات لە دەسەڵاتی گەورە خراترە بۆ جێکردنەوەی خۆی بۆ جێکردنەوەی خەڵکەکەی خۆی ها ئەندامەکانی خۆی هەموو میلەت دەبیر دەکە پێشتر بەناوی میلەت قسە دەکە ینی خۆ کەس ئەو دەسەڵاتە نییە بەناوی میلەت قسە بکە ئەو بۆ کەسێکە کە لە هەڵبژاردنێکدا سەتاسەتی میلەت دەنجی بدەنی ئەو کاتاقوێ ئێمە زۆر حزبی معارزەمان دی لەسەر تەلەڤیزیۆنەکان بەناوی میلەت قسە دەکە ئەخە میلەت بای دوو کورسی بای سێ کورسی دەنجی داوەتەوە تۆ بای 100 کورسی قسە دەکەی ئەوەش بەشێکی پەیوەندی بە میلەتی ژوەیە جگە لە دەسەڵات و معارزە ئێمە ئەو حزبەی مەسەنگرەیمان لێ هەیە لەوانەیە کورسێکی زۆری هەبێ خەڵک دەنجی داوەتی ئەوجا ئەو خەڵکات و تێبینێت من تێبینیم هەیە لەسەر ئەو دەنگدانە لەسەر ئەو هەڵبژاردنەوە شتێکی ترە بەڵام دواتر حزبە معارزەکان حزبەکانی تش قبوڵیان کردووە ئەو دەنگە ئەو هەڵبژاردنیان قبول کردووە ینی بۆتە ئەمری واقع باش مامۆستا باسم لەوە کرد کە چێ لەم بارودۆخە ینی هۆکار بووە و بۆتە هۆکاری ئەوەی کە ئێمە ئێستا بەو شێوازە باسی ڕاپەڕینکەین کە جێی داخە کاکتور باس لەوە کرد کە هەموو حیزبەکان پێکەوە بەشدارم جەنابەت لەسەر ئەو بابەتە دەڵێسی بە تایبەتی ئەو باسی لەوە کرد کە حیزبەکان و بگرە بەشێکی لە میلەتیدا باشدارن کە گەیشتنە ئەو ئاستەی ئێستا ئێمە دوای سێ دەی لە ڕاپەڕین هێشتا یەکلایی نەبووینەوە لەسەر ئەوەی ئێستاش ڕەنگە لە نێوکەوانێک شەرمان بێ لەسەر ئەندازیاری ڕاپەڕینە سەرکردەی ڕاپەڕینە عەرابی ڕاپەڕینە ڕاپەڕین من کم کردم یعنی هێتا ئێستاش یەکلایی نەبووینەوە والله پێم وایە ئەو لەسەر ئەوەی کۆتاییت چێ ڕاپەڕین و عەرابی ڕاپەڕینەوە ژیانە لە ناو مێژوو ئەمە لە ئێستا بژین باشە ینی هۆکاری چ بوو وای لێ هات مەبەستە پرسیار ئەوە بوو یعنی هۆکاری سەرەکی حکومڕانەکانی هەرێمی کوردستان ژیانیان بۆ ڕۆگەیان ئەم لە سەرەتا گەپاسم کرد کە هەرێمی کوردستان دابەش بوو دوو زۆن دوو دەسەڵات دار دروست بوو نەک دوو حکوومەت لە شکل و لە فۆرم حکوومەتمان پیشاندرا بەڵام دوو حکوومەتی زۆر بێهێز لە پشتی ئەو دوو حکوومەتانە دەسەڵاتی حزب هەبووە یعنی لە کوردستان ئەوەی بینیمان یەکێک لەوانەیە کە کارکتەر سیاسەکانی کە زۆر تەنزیری فکری سیاسی و لیبرالی دەکات لە هەرێمی کوردستان زۆر بە ئاشکرا هەڕەشەی لە خەڵکی کوردستان کرد و گوتی یەک کورسیش بین ئەمە هەر دەسەڵاتداری لە سنوورەی خۆمان اینجا نازم لەگەر ڕێی هاوڕانیمە لەگەر ئەوەی کە ئێمە میلەتی بە تاوانبار بزانین بەڕاستی من کاتی خۆشی لە دوای شەڕی ناوخۆیی بیستم گوتیان سەرکردەیەک گوتبووی شەڕی ناوخۆیی ئێمە نەمان کردووە خەڵک کردوێتی
بەڕاستی ئەوە پێم وایە ئینسافیە یعنی برین هەموو تاوانەکە بخینە سەر ئەستۆی خەڵک ئەوە حزبەکانن دەستیان بەسەر مقدراتی ئەو ملەتەی داگرت بەسەر هەردوو دەواازەکانی سەر سنوور و ئیمکانیاتی ئەو ملەتەی و دروستکردنی سەک و جبەخانە و خەڵک برسیکردن و ئەو کاتی خەڵک مامۆستا ببێت بەبێ هیچ موسەیەک داوامی دەکرێت بەڵام ئەوان موچیان هەبوو خەڵکیان دەکردێت چەکدار و بۆی بژێنی ژانی خۆی داش قسەی دروست نییە کە میلەتیش بە جۆرێک ڕەنگە هەمومان خۆمان لە میلەت نابینە دەر بەرپرسین لەوەی کە نازانی چێ بکەین بە پێشڕەوی خۆمان خۆ ببینە ئێمە هەمومان ڕەنگە گلەیمان هەبێ بەڵام بۆ کاتی هەڵبژاردن کە هەڵبژاردن دێ ئەو حیزبێک کە زۆر گلەیمان لێ هەیە ڕێژەی کورسیەکانی بەرز دەبێتەوە لەگەڵ تێبینی ئەوەی بابەتی هەڵبژاردن و یاسای هەڵبژاردن و تەزویرات و بەڵام خۆ بەشێکی ڕەنگە واقع بێ بەوەی کە خەڵک فەرمو ئەو هێز و دەسەڵاتی دەبێت مۆستا من ناچاری هەندێک جار بێمە ناو شتی وردەکاری باشە یعنی ئێستا کە لە سنووری سلێمانی برادەرانی پارتی دیموکراتی کوردستان حەزمیان چەندە حەزمیان چەند لە هەولێر و دهۆک برادەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان حەزمیان چەندە ئەویان لە هەولێر لە غیابی دەسەڵاتیان لە هەولێر یەکێتی حەزمی چەندە لە سلێمانیش پارتی لە غیابی دەسەڵاتی حەزمی چەندە ئەوە حەقیقەتەکەیە ئەو کورسی و دەنگانی کە ئێستا هاتوون لە دوای هەڵبژاردنەکان هیچی ڕنگدانەوەی حەقیقەت نییە ئەوانە هەمووی ئەمری واقعی دەسەڵاتێکە کە دروست بووە یعنی ئەوەی گوتم کە یەکێک لە کاراکتەر سیاسەکان گوت یەک دەسەڵات یەک کورسیش بینین هەر دەسەڵات داین ئەخۆ قسەی ویژدان بوو قسەی زۆر ڕاست بوو ئیدی بەو شێوەیە یعنی دەسەڵاتدار تێدا بەرپرسە بۆچی یعنی دەبێ میلەت تێدا بەرپرسیار بکرێ باش ڕەنگە بێمە سەر بەڕاستی لە کۆتایی بەرنامەکە لە بابەتی ئەوەی خۆ ئێمە ناکرێ سێدەی دیکەش باس بکەین کە چێ هۆکار بە بۆ ئەوەی دەستکەوت و ئامانجی ڕاپەڕین بە ئامانجی خۆی نەکە خۆ دەبێ بێینە سەر بابەتی واقعی بەوەی کە لە ئێستادا چی بکەین لە ئێستا بە هەموو ئەو کەسانی کە لە پێناوی نیشتیمان شتێکیان پێ دەکرێت لە گۆڕانکاری لە سیستەمی سیاسی و حکومڕانی هەتاوەکو گەیاندنی کوردستان بەو مەنزڵەی کە دەیەوێ چی بکەین؟ وڵام من جاری بەر لەوەی وەڵامی پرسیارەکە دەمەوە ئەو قسەی مامۆستا مەبەستم میلەت ئەوانەی دەنجیان بەو حزبەداوە ئەمڕۆژ بەو دەسەڵاتە ڕازینی ئەوانەی دەنجیان پێداوە نەکەم میلەت ئەوە مەبەستم ئەوە بوو بۆ ئەوەی چی بکەین بۆ ئەوە دەبێ ئێمە بیر لە ڕێگای ئاشتی بکەینەوە چونکو جگە لە ڕێگای ئاشتی ڕێگاکانی تر هەموو زەرەر بە میلەت دەگەێنێ خەڵکی هەژار دەبێتە سوتەمەنی قوربانی ئەوەش سندوقەکانی دەنگدانە بتوانین ئەو هەڵبژاردنانەی لە داهاتووتا دەکرێ بە دوای ئەو کەسەدا بگەڕین کە مافەکانمان بەدی دێنێ دیفاعمان لێ دەکا نوێنەری خەڵکی کوردستانە خەمخۆری خەڵکی کوردستانە بتوانین دەنجی خۆمان بدەین بەو کەسە بە ڕێگاگانی تر پێم وایە بە ئامانج ناگەین ئەوانەی تاقیش کراینەوە پێویست ناکە دووبارە تاقییان بکرێنەوە بە دوای ئەوە بگەڕین کە قسەی سەر تەلەڤیزۆنەکانی کاتی کە ڕیکلام بۆ خۆی دەکاتن لە کاتی کاندیدکردن لەو کاتەش کە لە ناو پرۆسەی کارکردندایە هەردووچی وەکو یەک بێ نەک دوو دنیای جیاواز بن باش کێشەکانی بەردەممان ڕەنگە بە جۆرێک لە زۆرەکان بن ئەوەی کە گوێویست بێ باز لەو کە کێشەکان ئەوەندە گەورە زۆرن نەتوانین بەو حاڵەتە ینی بە حاڵەتێکی ئاسایی بە حاڵەتێکی ئاشتیانە بگەین بە دەسەڵات ینی چیت کەمان پێویستە هەم لە نێو نخبەی سیاسی هەم لە نێو بەڕاستی ئەوانەی کە خەمخۆرن باز لەوانە دەکەم ئەوانەی ئەگەر خەمخۆر بوون و ڕازگۆ بن لەگەر میلەت ئەو حزبانێک کە لە گۆڕپانی کوردستان هەن پێویستە یەک بگرن یەکگرتنێک وەک هاوپەیمانی بە هەر شێوازێک بێ هەر کەسە مەسەلەن بیر و باوەڕێک چێ بەڵام بۆ ئەم ئەرکە بۆ ئەوەی ئەم نیشتیمانە ڕزگارکەن لەو ناحەقیانەی دەرهەقی دەکرێت پێویستە هاوپەیمانێکی بەهێز دروستکەن بۆ ئەوی بتوانە زۆرینەی دەنگ بێن و ئەو دەسەڵاتەی خەڵک دەخوازێ ئەو دەسەڵاتەی خەڵک لێی زەوت کراوە ئەو دەسەڵاتە بەکاربێن بەڵێ مامۆستا موحسین ینی پرسیارەکە ڕەنگە بە شێوازێش کە بکەم گەنجی کە لە دوای ڕاپەڕین ینی زیلی دوای ڕاپەڕینە و چاوەڕی ئەوە ناکە ئێستا باسی ڕاپەڕینی رو بۆ بکەی باسی ئەوکەی کە ئامانجەکان ناتەدی ئەو بە سادەیی ژیانی دەوێت ئەو ژیانە چۆن دەستە بەردەبێت لە سایی دەسەڵاتێک ئێستا ڕەنگە یعنی باسی لە سیستەمی حکومڕانی بکەی هەر سیستەم نەبێ یعنی شێوازێک بێ لە بەڕێوەبرنی وڵات یعنی چی بکەین
وەڵام من پێم وایە زۆر نیگەرانم بۆکم لە وەزعی جێگای مەترسی و تەقینەوەیەکی زۆر گەورەی چاوەڕێ دەکات لە خەڵکی کوردستان. یعنی نمونەیەکی بچووک بینینەوە ئەو هەولێری خۆمان پێش ڕاپەڕینی 91 بزانە باز نادادگەری دەکەین لە تۆڕەبوونی خەڵکی کوردستان دەکەین. شارەکەی خۆشم هەولێریانی دەوڵەمەندەکان هەمیان دیار بوون، بینابەرزەکان لە ناو هەولێرێ لە ناو بازاڕی هەمیان دیار بوون. ئەوەیان باڵەخانەی ماڵی کاک عوسمان مهندسیە، ئەوەیان ماری حاجی یەحیایە، ئەوەیان ماری ئەحمەد سمایلیە، ئەوەیان ماری زەلیر خایەتی، ئەوەیان هەمیان خەڵکی هەولێر و ڕەسەن و خەڵکی ماندوو ئەهلی کەسابەت و با و باپیرانیان نانەکی حەڵال و زەڵال چاردیانە پێکۆکۆ کردبووە. خەڵکی دایان ناسین و خەڵکی دەیزانی چ دەکەن. زۆربیان هەندێکیان زۆر لە کاری خێرخوازی ئەوانە دەستی باڵایان هەیە. بەڵام ئێستا کە دەبینی یعنی ئەو هەموو باڵەخانە بەرزانە دروستکراون خاوەنەکانیان ناوێرن لەبەر چ ناوێن خۆیان ئاشکراکەن. یعنی ئەگەر پێیان وایە ئەو چاردینارێک کۆیان کردیتەوە نانێکی حەڵاڵە بۆ چ ناوێرن خۆیان بە خەڵکی بناسێنن. ئەوە بوویتە هۆی نادادی بکەیت نادادگەریەکی زۆر گەورە، تووڕەیەکی زۆر گەورە ناخی ئەو خەڵکەیدا هەیە. ئەگەر بێت و چاکسازیەک نەکرێ یعنی دەرفەتێک منفەزێک دروست ببێ، یعنی تەقینەوەی زۆر گەورە ڕوودەدا ڕەنگە یعنی ماڵ و منداڵیشان تێدا سەلامەت نەبن حکومڕانان کە ئەوەیان ڕەنگە ماڵ و منداڵی هیچ تاوانێکیان نەبێ. بۆیە یعنی ئومێد دەکەین حکومڕانان یعنی بەجددی بێنە بەر و دەست بە چاکسازی بکەن لە یادی 30 ساڵی ڕاپەڕیندا. باش مامۆستا ئەمن ڕاشە بوو بەڕاستی پرسیاری دیکە کە دەمەوێت چەند خولە چێشتکە بەرنامەکەم بەردەوام بکەین. ئەویش بابەتی بۆ نمونە چاکسازی ئەوە تەنیا ڕەنگە لە دەسەڵات بپرسی لە پەرلەمان ئێمە خەریکی یاسای چاکسازین، خەریکی ئەو یاسایانێن بۆ کۆکردنەوەی داهات. ئەوە تێنی ئێمە هەرێمی کوردستانمان لەسەر نەخشەی جیهانی وزە داناوە بۆ ئەوی کە دەمانەوەی پەرسەندن زیاتر بکەین. بەڵام ئەوە خەڵکی دیکەن کە پەلە دەکەن دەیانەوێ لە شەو ڕۆژێکدا گۆڕانکاری بکەین. گۆڕانکاری مەراحلی دەوێت کە ڕەنگە ئەوە قسانەی من قسەی دەسەڵات بێ دەی بۆ نەوەستین بۆ ئەوەی دەسەڵات ئیشی خۆی بکە بۆ ئەوەی دۆخی خەڵک بە ئاراستەیەکە بڕوە. وایە پێم وایە ئەمە دەستخۆشیان لێ دەکەین بۆ چاکسازی ڕاستەقینە. بەڵام چاکسازی ڕاستەقینە سەرەتا لە داهاتەکان دەکرێت. لەو داهاتە حەشاردراوانەی لە کوردستان هەیە، لەو داهاتی بیرەنەوتانەی کە کەس نازانێت پارەکەی بۆچێ دەڕوە، داهاتەکەی بۆچەیە. چاکسازی لە موچەخۆرێک ناکرێت، لە موچەی موچەخۆرێک کە موچەکەی 300,000 یان 400 یان 500,000 بێت تۆ دەستکاری موچەکەی بکەی برێ ئەمە چاکسازی دەکەم. هەموو دەستگاکان پێویستیان بە پێداچوونەوە هەیە، بەڵام لەسەری سەرەوە ئەو داهاتە نەوتیانە ئەو داهاتی گومرگانە کە ئاشکرا بکرێن بۆ خەڵک بێنە باقیەکان بۆ خەڵک بن لەبەر چاوی خەڵک بن شاردراوە نەبن لەوێوە ئەو جەبا شۆڕ بنەوە بۆ لایەنەکانی تر. پێم وایە چاکسازی لە موچەی فەرمانبەرێک بچووکترین چاکسازیە، بەڵام ئەوەی خەڵک چاوەڕێی دەکاتن ئەو داهاتە نەوتیەیە کە کوردستان بەحرێکە لەسەر نەوت بە 4 مانگ موچەیە گۆردەگرێ. ئەوە پرسیاری خەڵکە، ئەو پارەیە بۆچێ دەڕوە. بەڵێ باش مامۆستا مەسین، ئەوە تەنیا سیستەمێکی حکومڕانیمان هەیە لە هەرێمی کوردستان. ئێمە لە ناوچەکە ڕقەمین لە بابەتی سیاسی ڕۆژانە ڕەنگە وەزیری دەرەوەی فلان، وەزیری دیفاعی فلان سەردانی هەرێمی کوردستان بکە، سەرۆکوەزیرانی فلان. ئێمە سیستەمێکی حکومڕانیمان هەیە، ئەوتە پەیوەندەکانمان لەگەڵ دەرەوە. یعنی تەنها کەمێک ڕەنگە ئەوان باسی هەندێک کەم و کوردی بکەن کە خۆشیان دانی پێدا دەین، لەوە زیاتر چی بکەن؟ من ناوی سەرەتا نامەوێت ناوی لێ بنێم حکومڕان و سیستەم. دوو دەسەڵاتدارمان هەیە لە دوای دروستبوونی دوو زۆنەکە بە ئەمری واقع دوو حکوومەتی لاواز کار دەکەن. سەبارەت بە سلکی دیبلۆماسی و کاری پەیوەندیەکان لەگەڵ وڵاتان بەداخەوە لۆبیکردن و کاری پەیوەندیەکان و علاقاتی نێودەوڵەتی و هەرێمی لە بۆ بەهێزکردنی پێگەی حکوومەتی هەرێمی کوردستان دروست نەبووە، ئەوەندەی لە بۆ بەرزکردن و بەهێزکردنی پێگەی حزبە سیاسیەکان بەکار هاتووە. زۆر سوپاسان دەکەم. زۆر بەڕێز دکتۆر عەبدولواحید ئیدریس مامۆستای زانکۆ، زۆر بەڕێز مامۆستا محسین دەشتی چاودێری سیاسی، سوپاس لە گفتوگۆ لەگەڵ من بوون. سوپاسان دەکەم. سوپاس بۆ ئێوە خۆشەویستان، سوپاس بۆ هاوکارانم. تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم، خواتان لەگەڵ.